بەڕێزان وەک لە داتاکان دەرەکەوێت لە ساڵانی ڕابردوو ئەگەر لە هەڵبژاردن بە هەڵبژاردن حسابی بکەین لە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستانە وەک گوترا کەمتر لە 150 خەڵک بەشداری کردبوو لە هەڵبژاردنە لە وڵاتانی دەوروبەریش لە دوایین هەڵبژاردنەکانە دیسانگلەی لەوە کراکە بەشداری خەڵک کەم بووە تەنانەت ئەم ئەگەر ناوی نەنەی پەتا ئەم جۆرە لە بەشداریکردن لە جیهانیشە قسەی لەسرە کە بۆچی خەڵک کەمتر ئێستا بەشداری هەڵبژاردنەکە و هۆکاری چییە؟ ئایا بڕوایان بە پرۆسی هەڵبژاردن نییە یاخود بڕوایان بە گۆڕانکاری لە هەڵبژاردنانە دەمەوێت لەگەڵ سێ گەنجە هاوڕێیانە گفتوگۆ بکەین کە ئایا بۆچی ڕێژەی بەشداریکردنی خەڵک لە هەڵبژاردنەکانە کەمی کردووە. سپاسیانەکەم کە ماندویانەکەم بەخێر بێن لە تۆ دەسەوکەم خەندەخان بە بڕایەوە بۆچی ڕێژەی بەشداری ساڵ لە دوای ساڵ بە تایبەتی ئەگەر لە باسی کوردستان و هەرێمی کوردستان بکەین کەمی کردووە هۆکار چییە؟ چ فاکتەرێک لە پشتێوەیە؟ کاکێ هیوە خۆی هەڵبژاردن مافێکە منەمەوێتن لەم لێرەدا لە دوو خاڵ زۆر باسی لێ بکەم ئەو مافەکە بە یاسایی دراوە بە گەنجێک یاخود بە تاکێکی کۆمەڵگاکەمان ئەو کەنیاوێتن ئەو یاسای خۆی کە لە دوای 18 ساڵی دەتوانی مافیوەت هەیە کە دەنگ بدەی مافیوەت هەیە کە وەکو تاکێکی کۆمەڵگا بەشداربی لەو گۆڕانکاریە کە یەکێک لە سیستەمە دیموکراسیەکان لە بۆ گۆڕانکاری ئەویش سەرسندوقەکانە دانانی سندوقەکانە تۆکو تاکێک تۆکو گەنجێک کە ناتوانانی لەو ناتەوێتن لەو پرۆسەیە بەشداربی ئەی چۆن دەتوانێت گۆڕانکاری لە دەوروبەر و لە کۆمەڵگەکەتدا بکەیت هەموو گەنجێک دەزانێت کە ئەمە مافە و پێویستەکە ئەم مافە باڵێن بەدەستبێنێ یان بەدەستی هێناوە بەڵام کاری پێ بکات یان دەنگی پێ بدە خۆی زۆربەی گەنجەکانمان کە ئێستا لەو بارودۆخەدانەکە بۆچی تەعینات نییە بۆچی من دانامەزرم تۆ خۆت کە بە یەکێک لە تاکەکانی کۆمەڵگە دەزانی ئەی بۆچی ناچی بەشداری لە هەڵبژاردن بکەیت کە توانای وەت هەبیتن مافی ئەوەش هەبیتن کە گلەی لە حکوومەت و لە دەسەڵات لە هەر شتێک کە قسەی لەسەر ئەکاتن گلەی لەوە بکەیت بەڵام کە خۆت بەشداری دەنگدانت نەکردی و لە هیچ پرۆسەیەک و لە هیچ گۆڕانکاریەک لەگەڵمان بەشدار نیت پشگیری لە کەسێک ناکە کە دەیەوێتە سەردەسەڵات یارمەتی و تو بداتن لەوانەیە ئەو کەسەکە خۆی هەڵبژارد بۆ خۆی کاندید کردووە ببێتە سەپۆرتێک لە بۆ تۆی گەنج کە بتوانێت کار بەدەستبێنی کە بتوانێت سەیەکەمەکان یارمەتیت بدا دواتر لە پرۆژەکانی هەڵبژاردن و لە دوای هەڵبژاردن لە پەرلەمان یەکێک بیلەوانە کە لەسەر بابەتی سەیەکەمەکان قسەی بکە بۆ نمونە کە ئێستا زۆربەی ئەو خەڵکانی کە بەڵێ کە داتنە سەر جادەکان لە بۆ ئەوەیە کە بۆچی ئێمە سەیەکەمەکانی و هەتا ئێستا دانەمەزران ئەدێت تۆ پشگیری لە کەسێک بکە دەنگی خۆت بدا مافەکەی خۆت بەکاربێنە کە گۆڕانکاری خۆت بەدەستبێن بزەبێت تۆ مافت هەیە کە دەنگ بدەی گۆڕانکاری بکەی بۆی مافێک بەدەستبێنی ئەو شتی کە دەتەوێت بۆی ئەو شتە لەو کەسە بەدەستبێنی کە تۆ دەنگت پێداوە دەستخۆش کاکێمان هەندێک گەڵێن جگە لەوەی کە خەندەخان باسی کرد مافە ئەرکیشە ئەرکە بوو ئەوەی کە تۆ بەشداری هەڵبژاردن بکەی بۆی بتوانانی گۆڕانکاری دروستکەی بۆ سونی تۆ چیە لەبارەی بەشداریکردن لە هەڵبژاردن بۆچی ینی کەمی کردووە؟ بەڵێ سپاس لە بۆ ئەو دەرفەتەی بەخۆی دەنگدان تاکە پرۆسەیە کە دەتوانی گۆڕانکاری لە هەموو وڵاتێک دابکات بە تایبەتیش لە وڵاتەی خۆمان بەخۆی یەکێک لەو خاڵانەی کە هاونیشتمانی و گەنجیش بەعام دەنجی نادات و باوەڕی بە دەنگدان نەمانی متمانە لە نێوان حکومەت و گەنج ئەوەش دوو لایەن دەگریتەوە گەنج حەقە بە هەزاران دەرچووی زانکۆیە خوێنی تەواوکردە بێکارە ئیشی نییە یعنی ناچارە لەو لایەنیان گەنج لەسەر حەقە و لەمان کاتدا حکومەتیش لەلایەنێک لەسەر حەقە لەو چەند ساڵی ڕابردوو یعنی وەزعی دارایی باش نەبووە شەڕی داعش هەبووە لەگەر وڵاتانی دراوسێ مەشاکل وەشتانە هەبووە لەو لایەنەشیان حکومەت لەسەر حەقە باشە بەس بۆچی کەواتە ئەم متمانەیە نەماوە ینی ئەو نێوانی خەڵک و حکوومەت یان گەنج و حکوومەت ئەوەندە فراوان بووە کە متمانەکەی تیانەمێنێت بەخۆی متمانەکە ئاماژەم پێکرد زیاتر لێرە گەنجی ئەو وڵاتەی داوای هەلیکار دەکات
بەخۆش وەزعەکە دیارە یعنی نەتەعیناتێ لە هیچ جێکی هەتا حەدەچی ئیش نییە ئەو شەریکاتە ئەهلیانەوە خاڵەکی دی زۆر گلەی لێ دەکرێت هێنانی خەڵکی بیان نییە لە بۆ هەلیکار لە ناو وڵاتی خۆمان و گەنجی زۆر زیرەکشمان هەیە و لەوانە زۆر زیرەکتر بی و بەدڵسۆزیتر خزمەتکی خات وڵات و نیشتیمانی خۆی بکات بەس لەمان کاتشدا بێکارە بێکارە لەبەرەوەی کە کار نییە یان لەبەر ئەوەی نایوە کار بکات واللهی هەردووچی هەیە هەردووچی هەیە هەموو ئیشەچی ناکات هەیە کارەکە نییە بەس لە ئەخیرەکەی کەس لە سەرەتاوە بەرز نابێتەوە ئەکید ئەتوو دەبی لە شتێکی نزم هۆکاری ئەوەی کە بەشداریکردن لە هەڵبژاردن کەمە ئەوەیە کە لە دوای هەڵبژاردنەکان دروشمەکان جێبەجێ ناکرێت هەتا حەدەچی لەوانەیە هەمویان جێبەجێ نەکرێت بە سەرۆکچی گوتم ئەوەشیان هۆکاری هەیە یعنی ئەو لە چەند ساڵی ڕابردوو بەردەوام یعنی لە وەزعی ئابووری زۆر ناخۆشدا بووە ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە متمانە لە نێوان حکوومەت و دەستخۆش خەڵک نێژ خات و حۆری تۆ بۆ چۆنت چیە لەبارەوەی کەمی بەشداری هەڵبژاردن بۆچنی من ئەوەیە کە زۆربەی لە گەنجەکانمان جۆرە تەمبەڵیەک کەوتوتە سەریان و پێویستیان بە هەلی کارە و حکوومەت ئەو هەلەی ڕەخساندووە بەڵام هەندێک لە گەنجەکانیشمان تەمبەڵیەکیان لەسەرەکە نانەوەی بەشداری کارکردنەکە بکەن و لە لایەکی تریش گلەی خۆیان دەرخەنە ڕوو بۆ حکوومەتەکە و کە مافی دەنگدانمان هەیە ئێمە وەکو گەنج دەبی هەموو گەنجێک بەشدار بێتن ئەگەر بیاوێ گۆڕانکاری لە حکوومەت و حکومڕانی دروست بکاتن ئەوە هەرێکی زۆر باشە چونکە ئێمە لە سیستەمێکی دیموکراسیدا دەژین کە مافی دەنگدان و زۆر لایەنمان بۆ ڕەخساوە بۆچی ئەم هەلا نەقۆزینەوە و بەشداری ئەم پرۆسەیە نەکەین ئێمە وەکو گەنج دەبی تاقە و تاڵاکێکمان هەبیتن تاکو حکوومەتیش ئەو شتێ لە پێش چاو بیتن و هەلی کار و لە کۆمپانیاکان و لەلایەنی حکوومەت و ئەوانە بەدەستبێنی و بتوانین سوودمەند بین لەو لایەنەوە باشە گەنج بڕوای وایە کە پەرلەمان کاریگەری هەیە ئەگەر خەڵکانێک بنێری بۆ پەرلەمان ئەوانەی کە خۆت هەڵیان نەبژێری دەتوانن گۆڕانکاری دروستەکەن بە دڵنیاییەوە پەرلەمان کاریگەری زۆری هەیە لەو بوارەوە چونکە یاساکان لەلایەن پەرلەمانەوە دەردەچیت و دادەنرێت کە دەبیت لەلایەن پەرلەمانیشەوە ئەو شتە سەپۆرتی گەنجانی تێدا هەبیم بۆ نمونە من کێشەیەکم هەبی ئاڕاستەی پەرلەمانتارەکان دەکەم پەرلەمانتارەکان دەبی پێداویستەکانی من بەجێ بێنن و یاخود هەر گلەیەکم کە هەبیتن بە شێوازێکی باش بۆم بینتەڕێ تاوکو ئەو قەنەعەتم بۆ دروست بیت و بەشدار بووم لە هەڵبژاردنەکان کە بە تەواوی پێداویستەکانی من دێنەجێ باشە خات و خەندە چی وا ئاکات کە گەنج هەان بدرێت بۆ ئەوەی کە بەشداریەکی چڕی لە هەڵبژارنەکانە هەبێت چونکە بەپێی داتاکانیش ینی ئەوەی کە لە کۆمسیۆنیش بڵاو کراوەتەوە ئێستا بەشێکی زۆر لەوانەی کە ینی کە مافی بەشداریکردن لە هەڵبژاردنیان هەیە مافی دەنگدانیان هەیە گەنجن و هەرێمی کوردستان بۆ خۆی ڕێژەیەکی بەرزی گەنجی هەیە ینی نزیکەی لە 160 بەرەوسەرەوەیە چی بکرێت چی وا ئەکات کە ئەم گەنجانە بتوانن بەشداری یان مافەکەی خۆیان تحقیق بکەن بزەوێت کاکیوە بە لەسەر لایەن گەنجەکان ئەگەر قسەی بکەین بەڕاستی گەنجەکانمان ئەو خاتونە بە ڕێزە باسی کرد تەمبەڵیەک لە ناخ و لە ڕۆحیەتیاندا هەیە ئەگەر نا ئێستا هەلی کار گەلێک زۆرە بەڕاستی بڵێم ئەنە من یەک بەخۆم چەند خولەکێک پێش ئێستا باسی ئەوم لۆ کردی کە گەورەترین شت لە ئێستادا حیلاقات و پەیوەندیە نمونە چەند شوێن هەیە کە دەتوانی سەرەتا تەنها لە بۆ دروستکردنی پەیوەندی لەو شوێنەدا وەکو خۆبەخش لێ کار بکەیت دڵنیا بکەت بەهرەیەکی شاراوت تێدا هەیە کە بە خۆت نازانی ئەو بەهرێتیە لەو شوێنە کە دەچی بە خۆبەخش لێوێندەر کار دەکەی خۆبەخش لێوێندەر ئەو حیلاقات دروستەکەی ئەو بەهرەیە لە خۆتدا دەبینیەوە کە ئەو بەهرەیە خۆ دیتەوە دڵنیا بە هەلی کارت لە بۆ دەرەخسێتن و ئەوە نیە هەلی کار لە بۆت بێتە ناو ماڵێ بەڕاستی ئەوە نیە هەر تەنها گلەی لە حکوومەت بکەیت بۆچی حکوومەت مندانا مەزرێنێ بۆچی ئێستا چەندین کەرتی دیکەی تایبەتمان هەیە دەتوانی لەو کەرتە تایبەتانە بڕۆ لە بەخۆبەخش بڵێ دێم لێرە ماوەیەک بەخۆبەخش دێم کار دەکەم ئەگەر ڕاتان لێ بووم دەتوانم دواتر لێتان بەردەوام بم ئەمە وای لێ دەکەمێکی جیاواست نییە لەوەی کاکێ من کە باسی کرد کاڵێ بۆشاییەکی گەورە هەرێ لە نێوان حکوومەت و گەنجە لەبەرەوەی کە بۆ نمونە
دەرسووی زۆر هەیە دامەزراندن کەمە بەڵێ. ینی ئەگەر دامەزراندنیش نەبێ هەلی کار هەیە بەتەکیێت ئەگەر دامەزر خۆی کێشەکە لێرەدایە کاکیوە هەمویان چاوەڕێ ئەوەی ئەکەن ئیلادا بمەزرێن با چاڕێ ئەوەی نەکەن کەدا بمەزرێن بەتەنی ڕاستە ئەو دامەزراندن شتێکی زۆر باشە بەڵام لەو پرۆسەیەدا ڕامەوەستا هەتاوەکو دادەمەزرێ لێرەدا بڕۆ کەرتی تایبەت بڕۆ شوێنەکانی دیکە چەند شتی پەرە بە خۆت بدا سکیڵەکان لە بە خۆت زیاد چۆن دوایە کە ینی لە دەرەوەی دامەزراندن هەلی کار زۆرە کاکیوە ئاماژەم پێکرد هەلی کار زۆرە بەس یەکێک لە خاڵەکان ئەوەیە هێنانی خەڵکی بیانی لۆ ناو وڵاتی خۆمان ئەگەر تەماشا بکەیت ینی لە وڵاتان لە جیهانە خەڵکی بیانی زۆرە لە وڵاتەکانیان کە کارەکە ڕەنگە ئێستا هەندێک جاریش ئەوەش بۆ خۆی مۆزوع بێ ئێستا بوون من ئەڵمانیا زۆر جار هەندێک لە حیزبەکان ئەڵێن نابێ خەڵکی بیانی بێنی بەڵام هەندێکیشان ئەڵێن پێویستمان بەدەستی کارە و پێویستەکە خەڵکی بیانی بێنی بۆچی کوردستان کەسی بیانی تیانە بە ئیش بکە کاکیوە دەزانیکوە ئەمە نتوانین وڵاتەکی وەکو کوردستان هەرێمەک حساب بکەین لەگە وڵاتەکی پێشکەوتوی وەکو بەریتانیا و ئەڵمانیا چکە ئەوانە لۆکیشنیان گەورەیە بەخۆی ئەگەر ئەو گەنجانەی ئەمە هەیتمان هەمویان بکەونە سەر کاری خۆیان ئەوجا لە کەرتی حکومی بی لە کەرتی تایبەت بی هیچ کەس نامینی بێ ئیش بیت هەموو ئیشی خۆیان دەبیت و ئەو شەریکاتانەش هەمووی پڕ دەبنەوە و هیچ پێویستشمان بەوەی نییە کە خەڵکی بیانی بینی لێرە ئیش بکات و جێی گەنجەکانی خۆمان بگریت ئەوانەی زانکۆیان تاو دێ و زیرەکە ئەو تایبەتمەندی کە لە هەندێک لەوانەیە هەیە کە بیانی لە کووردا دەستەکەوێ باوکە بەدەست دەکەوێت زۆری باشترن بەس ئاماژێ خاڵەکی کرد گەنجیش تەنبەڵ بووە بەس بزەبێت ئەوە هۆکارێکەیە بزەبێت کە خەڵکەکەمان ئەوەندە زیرەکە و خۆیان دەرناخەن ئەوەیە کە نێن لە شوێنێک ئەو بەهرانی خۆیان بە دیار بێخن کە منیش تاکێکم لە کۆمەڵگەی خۆمان دەتوانم ئەو بەهرانێکە هەمە پیشانتان بدەم من لەو بوارەیە زیرەکەم بۆچی کەسێک لە بیانی بێتن لێرە ئیش بکاتن من لە ماڵەوە بم بڕۆ خۆت دەربخە ئەمادەم ئەو بەهرێت لێ هەیە بە بۆچنی منیش ئەو شتێکەیە کە گەنجەکانی ئێمە لەبەر غڕوریان زۆر جار هەیە کە ئەو ئیشێک کە بیانیەکان دەکەن گەنجەکانی خۆمان لە خۆیان ڕنابینن ئەو ئیشانە بکەن لێ ئەوەش هۆکارێکە بەڕایم کە زۆربەی بیانەکان ئەو ئیشانە دەکەن کەواتە چی بە گەنجەڵیت بۆ ئەوەی کە بەشداری لە هەڵبژار نابکە بە ینی بۆ من هەندێک جگەی پرسیارەکە ئایا بەشداری لە هەڵبژاردنە یاخود پەرلەمان هەر بۆ دۆزینەوەی هەلی کارە یان بۆ چی دیکە ئەبێت بەشداری بکایە هەر بۆی کە کارێکی دەست پێ بێت بەشداری دەنگژار بکە بۆ ئەوەی گۆڕانکاری لە حکومڕانی یاخود ئەو پێداویستانی کە پێویستێتی یاخود ئەو مافێکە پێی درا بە شێوازێکی باش دەتوانانی بەکاربێنی و ئەو ڕۆشنبیریەی کە هەیتی دەتوانین لەو ڕۆ دەربخاتن چونکە گەنجەکانی ئێستامان زۆر چاوکراوە و زۆر گەنجی زیرەکمان تێدا هەیە کە لەوانەیە خۆی دەرنەخزبی لەو مدەیە بتوانانی خۆی دەربخات. کاکێ من ئێستا ئەوەی کە دەرەکەوێت زۆر بەشێکی زۆر لە گەنجەکان لەسەر بنچینەی حزبی بوون یان لە بەرۆی باوکیان باپیریان بنەماڵیان ماڵباتیان حزبێک بووە بڕوایان بە هەمان ئەو حیزبە نیە ئەمە وا ئاکات گەنج بتوانێت گۆڕانکاری لە هەڵبژار نادروستکات بەهۆی بەشداری پێکردنی ڕەنگە ماڵباتەکەی دەنگی بۆ لایەنێک یابێ بەڵام بۆ خۆی دەنگ بۆ لایەنێکی دیکە بە کاکیوە ئێستا گەنجان ئێمەش چاوکراوە بووینە یعنی قەنەعەتیان بچێەوە باوەڕیان بچێت دەنجی بەو لایەنەی دەدەن ینی هیچ مشکلێت تێدا نییە لە یەکایی لە هەموو دەنگ بۆ یەکی بدەن احتیاجیە دەنگ بە چەند لایەنەکی بدەن بەس گەنج هیچ کات پەیڕە و پرۆگرامە خوێنێتەوە یان ئەو پرۆشۆرەی کە بۆن منە پەرلەمانتارێک یان لیستێک پێشکەشیەکە بڵێ لەسەر بنچینەی ئەم بەرنامەی دەنگ ئەدەم تۆ لە ناو برادەرەکانی خۆتە قەت زۆرتان کردووە زۆر کەمە ینی بەدەگمەن دەبینی کەسێک لەسەر ئەو پێوەرانە دەنگ بدات بۆچی لەسەر ئەو پێوەرانە گەنج دەنگ نایە زیاتر ئەو لەبەرەوەی لەسەر ئەو پێوەرانە دەنگ نادا زۆر بەشی وایە خزمەتێک هەیە ئەو دەڵێ لەبەرەوەی ئەو خزمە ئەچم دەنگی بەوی ئەدەم لەبەر ئەوەی ئەوە شتێکم لۆکە بەڵێنێکی پێیدامە ئەچم ئەوەی لۆ ئەەکەم نەخێر تۆ لەسەر ئەو بوارە مەچوو دەنگ بدا بڕۆ ئەوە بکە کە کەسێک بکەی کە بکێ نوێنەری خۆت لە پەرلەماندا بنیشتن کە ئەو کەسە بتوانێتن گۆڕانکاریەک لە کۆمەلگاکەتدا بکاتن بتوانێت ئەو مافەی کە هەتە بەکارەتی نایە ئەو مافەت پێ بداتەوە کە دواتر داوای لێ دەکەیەوە باشە بە خزمەتی گۆڕانکاری دروستە بێ
بە خزمەتی نەخێر بە هیچ کاتێک دروست نەبووە تا ئێستا دروست بیتن چه زیرەکە بۆ نمونە لەوانەیە کەسێک بکە زۆر بێگانەش بیتن هەر نەیناس لە دوورەوە بیتن بەڵام گۆڕانکاریکە و هەبتوانی دروست بکاتن کە لە تەوەقعی کەسماندا نەبوو بیتە ئەو شتە بۆیە بە خزمەتی ناکرێت ئەو شتانە زیاتر لە ڕووی عەقلانە و سیاسی و لە ڕووی حکومڕانی و هەروەها نیشتمانی و دەتوانین فکر لێ بکەینەوە چونکە لە خزمەتی هیچ شتێک بەدەست نایەتن بە پێ قسەکانتان هەرسێکتان بڕاتان بە بەشداری لە هەڵبژاردن هەیە ئەو گۆڕانکاری هەیە و ئەتوانن گۆڕانکاری ئێمە تاکی کۆمەڵگەین و گۆڕانکاریش ئەەکەین زۆر سپاسانەکەم سپاس بەشداریتان کرد هیوادارم گەنجەکانی دیکەش بتوانن گفتوگۆی لەم بابەتەوە سپاسانە زۆر سپاس سپاس بۆیش بەڕێزان